ئەلێوە دێناوە شوێنێکی سەختە ئەلێش جاری وای ئەخەون و دێنەوە لێرە ئاخۆنەوە مەسەن 5-6 حیوانیان ئەلیوا هەنێکیانەکە ئەون و دوانیان نێسیانێنە ئەو خۆن و ئەڕۆن و دوانی تریان حیوانێکی عادەتێکیە مەسەن 40-50 سەر بە یەکەوە بن دایمە یەکێ دوان حرەسە لە شوێنێکی بەرز بە بەرزیەوە هیچ هەر سەیرەکە کە شتێک بوو ئەو حرەکەتێکاوی تر هەمووی دوایەکەوێ مەسە ئێستا دوێنێ بەیانی سەعات دەوری 8:30 لە کۆلەی ئیسە لە خوارەوە پیشاندان ئەوەی کاتین لەوێ 30 حیوانی لێبوو کاری 3-4 مانگ و 2 ساڵ بزن کاروی هینی کێوی 2 ساڵ و 3 ساڵ و 8 ساڵ و ئەمانەی لێبوو سعات دەوری نۆنی و سێنم کرد هیچی تیانەمە ڕایکرد وەختێک بزانانی 2 گورگ هاتن حرەسەکان دیار لە دوورە بینێتی کە گورگەکانی بینی و ئەوان ڕۆشتون و گورگەکان لە قسەی ڤیدیۆ مێنە سەری وەچنە ئاوەکە و ئەخۆنەوە و یەن و ئەچنە مراقەبەکەن بۆیان باشە ئەو گورگانە کە لە ڤیدیۆکەش 2 گورگ دەرکەوت بەڵێ ئێرە نەبوو ئەوەی تریانە ئەوەی کە لیواوەسان ترسمان نەبێت نانە ترسنێ گورگ بە ئاسانی پەلاماری زەلام نادا گوری ئەم زەمانش برسی نییە لە گورگی برسی پەلاماری زەلامەدا ئاژەڵ و بەراز وشتی زۆرە تێرن دایمە